ڕاستی یاساباری کەسێتی یاسایەکە وەکو یاساکانی تر نییە پەیوەندی بەردۆخی کەسەکانەوە هەیە پەیوەندی بە ژیان و مردنی کەسەکانەوەیە تا ئەو کاتی لەو کاتێ لەدایکە بێت تا ئەو کاتی ئەبرێ مەسەلەن بۆ نمونە وەکو یاسای باری شارستانی نییە ئەگەر ئێمە تعدیلاتی تیانەکەین ئەو کێشەیە دروست نەکا بەڵام ئێمە ئەزانین کە لە ساڵی 1950 ئەم یاسایە هەیە ڕاستە تعدیلاتی بەسەر کراوە بەڵام هیچی لە بەرژەوەندی ژنانە بوو بەڵکو هێنانەدی مەرامە سیاسیەکان و هێنانەدی جیاوازیە بڵین مەبەستی مەذهبی بووە ئێستا ژەم تعدیلەکە ئەکرێ هێنانەدی بڵین هاتنەکەی مەذهب گەراییە لە ناو یاساکەیە کە پێشتر کە یاساکە دانراوە خۆی لە دوای ساڵی 1950 کە دانراوە و قەدەغە کراوە مەذهب گەرایی لەم یاسایە بڵین بجوڵێنرێ بەڵام ئێستا کە مەذهب گەرایی ئەگەڕێنێتەوە بەڕاستی شتێکی قبول نەکراوە و دوای ئەوە هەر یاسایە کە دەرئەکرێت لە دەرکراوە لە عێراقا بەڕاستی ماوەیەکی زۆری پێچووە لەوانەش یاسای باری کەسێتی پێویستی بە تعدیلکردن و پێویستی بە هەموارکردنە تا لەگەڵ ئەم واقع و ئەم گۆڕانکاری ئێستا بگونجێنرێ مافانەی کە لە ژندا لە قورئانە دراوە بژن لە ناو یاساکەیە جێ نەکراوەتەوە بەڕاستی تەنانەت ئەو مافانەی کە لە قورئانە باس کراوە تا نەکراوە بە یاسا لە یاساکەیە هەندێک ماف لە ژن زەوت کراوە مەسەلەن بۆ نمونە مافی ئەوەی کە پیا فرەژنی بکە لە قورئانە قەدەغە کراوە بەڵام دەبینین لە یاساکەیە بە یاسایی کراوە ڕێگەی پێدراوە مەرجی بۆ دانراوە هەندێک شتی تریش بۆ نمونە گەڕاڵی نەکردنی ژن بۆ پیا و لێرە لە کوردستان هاوت بڵین هەموار کراوە بەڵام لە دادگاکانە جێبەجێ ناکرێت چۆن بڵین داوامان هەیە لەسەر گێڕاڵی نەکردنی ژن پێویستە داوامان هەبێت لەسەر گێڕاڵی نەکردنی پیاوە بەڕاستی ئێستا گۆڕانکاریەک لە ناو واقعی و لە ناو کۆمەلگاکەمان هەیە پێویستمان بە گۆڕانکاریێکی زۆر و گۆڕانکاریێک و چاکسازیێکی ڕێیشەیە لە ناو یاسای باری کەسێتی نەگەم هەموارکردنە بە دواخستنی یاساکە و دیسانەوە ئەوەی کە بڵین مەذهب گەرایی بچێنێتەوە لە ناو یاساکەیە کە پێشتر قەدەغە کراوە بەڕاستی هەوڵی زۆر هەیە بۆ ئەوەی کەم یاسایە ئەم هەموارکردنە تێنەپەڕێنرێ ئەمە ژوەکو یەکێک لە هەوڵەکان لە ڕووی ئەکادیمیەوە و دڵسۆزی و لە سۆنگەی دڵسۆزی خۆمان بۆ مافەکانی ئافرەتان و بۆ تێنەپەڕاندنی ئەم هەموارکردنە کە بە پێشەرکردنێکی زەقی مافەکانی ژندا ئەندرێ ئێمە ئەمە ئەکەین و چەند پێشنیارێکیش ئەخەینە ڕوو بۆ چاکسازیکردن لە یاساکەیە و بۆ قبول نەکردنی ئەو هەموارکردنەکە خوێندنەوەی دووەمیشی بۆ کراوە بەداخەوە کە دادگای باڵای فدراڵی عێراق ئەوەی کە ڕاگەیاندووە کە اختصاصی ئەوە نییە کە ئەم تعدیلە نێڵێ هەموار بکرێتەوە ینی تێپەڕێنرێ بەڕاستی ئەمە ئەوەی کە بینین لە عێراقا مەذهب گەراییەک هەیە لە ناو عێراقا کە ئەوێت یاسا و دەوڵەتی قانون نەمێنێ بەتایبەتی سەبارەت بە باری کەسێتی ئەگەر ئێمە ئەم تعدیلە جێبەجێ بکەین هەموو جونگەکانی ناو یاساکە هەموو مادە و دەقەکانی ناو یاساکە ئەگۆڕێت بۆ ئیشکردن بە مەسەبەکان و ڕۆڵی دادگا و یاساکان نامێنە لێرەیە کەواتە ئەمە ئەبێ کارێ بکەین کە ڕۆڵی یاسا و دادگا بگەڕێنەوە شکۆ بۆ یاسا و دادگا بگەڕێن لەباری کەسێتیە و نەک بڵین مەذهب جێبەجێ بکرێت کە پێشتر لە دانانی یاساکەوە قەدەغە کراوە